سڵاو و ڕێزبێەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەمبە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ژاراوی بوونی 83 کەس لە تالارەکانی زەماوەند لە پارێزگای ورمێ. لێدان و ئازاری کرێکارێکی پترۆشیمی دەهلۆران لەلایەن حراسەتی شێرکەت. ئازادی عوسمان ئیسماعیلی لە زیندانی سەقز. گیانبەخکردنی دوو ئەندامی یەپەژە لە کۆبانێ. دەست لە کارکێشانەوەی کرێکاران لە شەرکەتەکانی سەهەنجام و سەهەنفلوود لە تەورێز. لە سێدارەدانی 6 بەنجکراو لە زیندانەکانی قەزەلحەساری کەرەج. ڕێژەی خۆکوژی مێرمنداڵانی ئێران دوو هێندەی ئاماری جیهانی و ئەگەری ڕێکەوتنی ترامپ لەگەڵ کۆماری ئیسلامی سەبارەت بە کێشەی ئەتۆمی. ژاراوی بوونی 83 کەس لە تالارەکانی زەماوەند لە پارێزگای ورمێ. سەرۆکی ئۆرژانسی ئازەربایجانی غەربی ڕۆژی چوارشەممە 28 سەرماوەز ڕایگەیاند 83 کەس لە تالارەکانی زەماوەند لە شارەکانی باروق، سەڵماس و نەغەدا بەهۆی بڵاوبوونەوەی گازی مونیکسیدی کەربۆن ژاراوی بوون. ئەو بەرپرسەی ڕژیم هۆکاری بڵاوبوونەوەی گازی مونیکسیدی کەربۆنی لە نێو تالارەکانی زەماوەند بۆ کەڵگوەرگرتن لە ئامێری گەرمکردنەوەی ناستاندارد و کۆنتڕۆڵ نەکردنی لولە و نەبوونی هەواکەش گەڕاندووەتەوە. بەپێی ئاماری ئۆرژانسی پارێزگای ورمێ 18 کەس لە شاری نەغەدا، 32 کەس لە شاری سەڵماس و 33 کەس لە شاری باروق بەهۆی هەڵمژینی گازی مونیکسیدی کەربۆن ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کراون. لێدان و ئازاری کرێکارێکی پترۆشیمی دەهلۆران لەلایەن حراسەتی شێرکەت. ڕۆژی دووشەممە 26 سەرماوەز کرێکارێکی بێکارکراوی پترۆشیمی دەهلۆران بە ناوی خسرەو ئەمری لە کاتی سەردانی بۆ ئەو ناوەندە سەنعەتیە لەلایەن حراسەتەوە درایە بەر لێدان و بریندار کرا. بەپێی زانیاریەکان خسرەو ئەمری کە پێشتر نامەی گەڕانەوەی بۆ سەرکاری لەلایەن نوێنەری پارێزگای ئیلام لە مەجلیسی ڕژیم وەرگرتبوو بە هیوای دامەزرانی دووبارەی لەو ناوەندە سەردانی پترۆشیمی دەهلۆرانی کردووە، بەڵام هێزەکانی حراسەت ڕێگەیان نەداوە چاوی بە بەڕێوەبەرایەتی شێرکەت بکەوێت و لەبەر دەرگای پترۆشیمیدا ئەشکەنجە و ئازاریان داوە. ئازادی عوسمان ئیسماعیلی لە زیندانی سەقز. ڕۆژی چوارشەممە 28 سەرماوەز عوسمان ئیسماعیلی چالاکی خۆشناوی کرێکاری خەڵکی سەقز پاش تەواوبوونی ماوەی بەندکرانی لە زیندانی سەقز ئازاد و لەلایەن بنەماڵە و دۆستانیەوە پێشوازی لێکرا. عوسمان ئیسماعیلی لە ڕێکەوتی 19 ڕێبەندانی 1401 بەبێ حکمی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە لە شاری سەقز دەست بەسەر کرا. ئەو چالاکە کرێکاریە لە مانگی گەلاویژی 1402دا لەلایەن لەقی یەکی دادگای انقلابی سەقز بە سەرۆکایەتی قازی مستەفایی بە تۆمەتی ئەندامەتی لە کۆمەڵە بە 31 مانگ و 15 ڕۆژ زیندان و تۆمەتی تەبلیغ دژی نیزام لە ڕێگەی بەشداریکردن لە مەراسمی ناشتنی تەرمیژی نائەمینی بە 7 مانگ و 15 ڕۆژ زیندانی تەعزیری مەحکوم کرا. بەپێی یاسای کۆکردنەوەی سزاکان زۆرترین سزا واتە 16 مانگ بۆ عوسمان ئیسماعیلی جێبەجێ کرا و ڕۆژی چوارشەممە پاش تەواوبوونی ماوەی بەندکرانی لە زیندانی سەقز ئازاد کرا. گیانبەخکردنی دوو ئەندامی یەپەژە لە کۆبانێ. یەکینەکانی پاراستنی ژن یەپەژە ڕۆژی چوارشەممە 28 سەرماوەز ڕایگەیاند بەهۆی هێرشی قورسی ئەرتەشی تورکیا و تروریستانی سەر بە وڵاتە بۆ سەر گوندەوارەکانی دەوروبەری بەنداوی تەشرین لە کۆبانێ دوو هاوڕێ کچیان گیانیان بەخ کردووە. بەپێی ئەو ڕاگەیاندنا ئەرتەشی تورکیا بە چەکی قورس دەوروبەری پردی قەرەقوزاق و بەنداوی تشرینی بەچڕی بردومان کردووە و
هاوکات لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە پشتیوانی لە تروریستانی ئیسلامگەرا کردووە بۆ ئەوەی ئەو ناوچەیە داگیر بکەن. لە ئاکامی چەند ساعەت شەڕ و پێکدادانی قورس فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی بایرگداری تورکیا خراوەتە خوارەوە و تروریستان پاش بەجێهێشتنی تەرمی کوژراوەکانیان هەڵهاتوون. هەروەها دوو شەڕوانی کچ بەناوەکانی زەینەب وڵات و ئارشین ڕەژید مەڕوان پێوەست بە کاروانی نەمبرانی ڕێگای ئازادی بوون. دەست لە کارکێشانەوەی کرێکاران لە شرکەتەکانی سەهەنجام و سەهەنفلود لە تەورێز. ڕۆژی سێشەممە 27 سەرماوەز کرێکارانی شاغڵ لە دوو شرکەتی سەهەنجام و سەهەنفلود لە شاری تەورێز لە ناڕەزایەتی بکەمی حەقدەستدەستیان لە کارکێشا و مانیان گرت. بەپێی زانیاریەکان هاوکات لەگەڵ ئەو مانگرتنە هێزەکانی ئیتلاعات نوێنەرانی ئوستانداری و ئیدارەی کار هاتوون و هەڕەشەی توندیان لە کرێکارانی مانگرتو کردووە. کرێکارانی سەهەنجام و سەهەنفلود ڕۆژی دەی ئەم مانگەش جارێکمانیان گرتبوو، بەڵام بەهۆی جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان ڕۆژی ڕابردوو بۆ جارێکی دیکە دەستیان لە کار کێشا و لە ناوەندی کارخانە کۆبوونەوە. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی سیادەن لە ئەبهەر. ڕۆژی چوارشەمە 28 سەرماوەز کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی سیادەن لە شارستانی ئەبهەر دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە وتەی کرێکارانی ناڕازی 280 کارگەری قەراردادی ئەو کارخانە ماوەی 2 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و خاوەنکار بەڵێنەکانی بۆ پێدانی داخوازیەکانیان پێشەوی هێڵدا جێبەجێ نەکردووە. کرێکاران هەروەها ڕایان گەیان کە ڕێژەی بەرهەمهێنان و فرۆش لەو کارخانە زۆر باشە و خاوەنکار هیچ بیانوویەکی بۆ نەدانی حەقدەستەکانیان نییە. دەستێدارەدانی 6 بەندکراو لە زیندانەکانی قەزەلحەساری کەرەج. بەیانی چوارشەمە 28 سەرماوەز حکمی ئیعدامی 6 بەندکراو بە تۆمەتەکانی کوشتنی بە ئەنقەست پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و ئەفسادە فیل ئەرش لە زیندانی قەزەلحەساری کەرەج جێبەجێ کرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران ناسناوی ئەو 6 بەندکراوە بریتیە لە حەسەن عەلی یوسفی، مەجید جەمشیدی، سۆهراب ئەحمەدی پور، عەبدولباری پەکوهی خەڵکی ئەفغانستان، فەرزاد نۆروزی و ڕاستگویی کەندەلەج. ڕێژەی خۆکوژی مێرمنداڵانی ئێران دوو هێندەی ئاماری جیهانی. بەپێی ئامارەکان لە هەر 100,000 مێرمنداڵی ئێرانی 7 کەس هەوڵی خۆکوژی ئەدا و ئەو ئامارە دوو هێندەی مامناوەندی جیهانیە. پەرەسەندنی ئەو قەیرانە لە حاڵێکدایە کە ڕژیمی سەرکوتگەری کۆماری ئیسلامی هیچ بەرنامەیەکی بۆ پێشگیری و چارەسەرکردنی قەیرانەکە نییە. هەرچەند دەوڵەت هەنگاوی کورد هەڵدەگرێت، بەڵام سەرچاوە و ڕیشەی کێشەکان هەرماوە و قوڵبوونەوەی قەیرانەکانی دیکەی کۆمەڵگا بۆتە هۆی پەرەسەندنی ئەو کارەساتە. بەرزبوونەوەی نرخی دولار بۆ 78,000 تمەن. ڕۆژی چوارشەمە 28 سەرماوەزی 1403 هەتاوی نرخی هەر دولاری ئەمریکی بۆ 78,480 تمەن هەڵکشا و ئامارێکی میژوویی تۆمار کرد. بە وتەی چالاکانی حەوزەی بازاڕ نرخی دولار لە دوای ڕوخانی ڕژیمی بەشار ئەسەد و سەپاندنی گەماروی نوێ بەسەر کۆماری ئیسلامی بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. ئێستا دەوڵەت دەیەوێت دولاری نیمایی دەوڵەتی تەنانەت بۆ هەندێک لە کاڵا زەروریەکانیش وەلا بنێت و کارناسانی ئابووری سەبارەت بە بەرزبوونەوەی سەداسەدی نرخی پێداویستیەکانی ژیان هۆشداری دەدەنە دەوڵەت. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ئەگەری ڕێکەوتنی ترامپ لەگەڵ کۆماری ئیسلامی سەبارەت بە کێشەی ئەتۆمی. بەپێی راپۆرتی دوو ڕۆژنامەی فیگارۆ و نۆڤیل ئۆبزیرواتۆر، ترامپ ڕایگەیاندووە کە ئەگەر کۆماری ئیسلامی واز لە داخوازیەکان بێنێت، ئامادەیە گەماروەکانی سەر ئەو وڵاتە هێدی کەم بکاتەوە. دۆناڵد ترامپ لە لێدوانێکدا ڕایگەیاندووە کە ئەگەر کۆماری ئیسلامی واز لە چەکی ئەتۆمی و پاڵپشتیکردنی گروپە نیابەتیەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێنێت، ئامادەیە تەحریمەکانی سەر ئەو وڵاتە کەم بکاتەوە. بە وتەی دوو کارناسی ڕۆژنامەکانی فیگارۆ و نۆڤیل ئۆبزیرواتۆر، کاتێکی هەستیار و چارەنووسساز لە پەیوەندیەکانی نێوان ئێران و وڵاتانی ڕۆژئاوایی دەستی پێکردووە و دوو سیناریۆیان لەبەردەمە، یان شەڕ و یان ئەنجامدانی مامەڵەیەکی گەورە بۆ سەقامگیرکردنی ئاشتی لە ناوچەکە. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا.
کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.